بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان ئەنجومەنی کۆمیساران بڕیاریدا کە دەنگدانی تایبەت لەگەڵ دەنگدانی گشتی بێت واتە هەردووکی لە ڕۆژی 25 مانگدا بێ کەوەش دیارە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە وادا ئێمە بەسپاسەوە ئەو بڵێ ئەم لستی ناوی مردوانمان بەدەست گەیشت و ئێمە لەلایەن فەرمانگەی داتاکان کاری لەسەر دەکرێت من ئەوەی کە زانیاریم هەبێ ئێمە داوامان کردبوو کە لە ساڵی 2013 تاکو 2017 زانیاریمان پێ بدەن بەڵام ئەوان لە ساڵی 2004 تاکو 2017 زانیاریەکانیان پێداوین لەبەرێک کە زانیاریەکان بەڕاستی تۆزێک ئاڵۆزی تێدایە تەنها ئەوەی کە ئێمە بەراورد کراوەی کە لای منە نزیکەی 65,000 کەس ناوی مردوو هەیە کە ڕێژێکی زۆرە و ئەو ئامارەمان داوە بە فەرمانگەی داتاکان وا بڕیارەکە کاری جدی لەسەر بکەن و لە نەتیجەکەی ئاگادارمان بکەنەوە بۆی کە ناوەکانی دەرمێنێت لە دەنگدان دام و دەستگای حکومی بە هیچ شێوەیەک ناوێت بۆ ڕیکلام بۆ پرۆسەی ڕاپرسی هەڵبژاردن بەکاربێنرێت ئەوە دوورە لە عورفێکی بانگەشەی هەڵبژاردن یاخود ڕاپرسی و ئێمە سەرجەم دام و دەستگاکانمان بە نووسراوی فەرمی ئاگادار کردوکەوان بەشێک نەبن لەوانە و هاوڵاتیان بخۆیان ئازادن لانە سیاسیەکان بخۆیان ئازادن کە باشگەشە بکەن بەڵام ئەوانە شتی گشتین یعنی مڵکی هەموو لایەکن مڵکی تا کەسێک و لایەنێک نین